بەخێربێن بۆ خولی فێربوونی زمانی فارسی. ناوازەترین خولی فێربوون. لەگەڵ ئێمە ئاسانتر فارسی فێر بە. کەناڵی مەمەد سەلاح هەموو کات نوێترین و جیاوازترینە. سلام دوستان عزیز، لاهوریانی عزیز، حالتون چطوره؟ خوبین؟ سلامتین؟ امیدوارم خوب و سرحال باشین. لەوانەی یانزەیەمی فێربوونی زمانی فارسی لەگەڵتانم لە خولی بەیەک خول فارسی فێر بە لە بەشی دووهەمی کار یاخود ئیشتاین. ئەگەر وانەکانی پێشترتان نەخوێندووە تکایە بڕۆن وانەکانی پێشتر بخوێنن. ئەگەر وانەکانی پێشترتان خوێندووە تکایە ڕاهێنانەکانی لەگەڵا شیکار بکەن و بیرتان نەچێت چەناڵەکەم چەناڵی مەمەد سەلاح سەبسکرایب بکەن و سەردانی ناو چەناڵەکە بکەن بۆ ئەوەی ئەو ڤیدیۆیانەی کە پێشووتر نەتان بینیوە ئەو وانانەی کە لە دەستان چووە چ لە خولەکە چ لە دەرەوەی خولەکە بیبینین و سوودی لێ ببینن. کارێ دۆ واتە ئیش بەشی دووەم، شۆغلها کارەکان ئیشەکان. بۆ ئەوەی پرسیار لە کەسێ بکەی کە تۆ ئیشت چییە و یاخود کەسێک پرسیارت لێ بکە بڵێ ئیشت چییە، تۆ چۆن وەڵامەیتەوە و کۆمەڵێک ئیشی نوێ فێر بین کە ئەو ئیشانە چین و چۆن وەڵامەدرێتەوە. لەگەڵم بن، لەگەڵی منە شێوازی دەربڕینی وشەکان دووبارە بکەنەوە تکایە، چونکە کە فارسی فێرەبی هەرەوە حسێب نییە کە تۆ بزانی بینوسی. لە کاتی قسەکردنە باوەکو کەسێکی سەخت قسە نەکەی، کەسی بەرامبەر گاڵتەو پێ بکە. باشە؟ کاتێک لە کەسێکە پرسی ئیش و چی هەڵی چی؟ شۆغلێ شۆما چییە؟ شۆغلێ شۆما چییە؟ ئەڕۆی بۆ سەفەر لە ئێران لە تەنیش پیاوە دانیشتی ئەڵێ ببەخشید شۆغلێ شۆما چییە؟ ببوورە ئیشی ئێوە چییە؟ باشە؟ یاخود بە شێوازی ترە پرسن کارێ شۆما چییە؟ ئیشی ئێوە چییە؟ یاخود دەپرسێ چه کارەی؟ چی ئیشێکەکەی؟ یاخود چەند شێوازێکی تر کە ئێمە لێرەدا شۆغلێ شۆما چییە بەو شێوازە پرسیارەکەی. لە وەڵاماڵەی چی؟ بەپێی کارەکەت. ئەم کارانەی نوێ کە نوێن بیخوێنن باشکوم ئەو کاری ئێوەی تیا بوو. ئەگەر کارەکەی ئێوەی تیا نەبوو ئەوە لە کۆمنت ناوی ئیشەکەی خۆتمان پێ بڵێ، ئێمە بەرامبەری فارسیەکەی و پێڵین بۆی کەسێک پرسیاری لێ کردی بتوانی وەڵامی بیتەوە. باشە؟ بێنە سەر ئیشەکان. ئاتەشنشان. ئاتەشنشان واتە ئاگرکوژێنەوە. پزشک. پزشک یاخود ئەڵێن چیش؟ ئەڵێن دۆکتۆر. باشە؟ بەڵام زیاتر دۆکتۆر بەکارهێنن واتە پزیشک. مهندس. مهندس واتە ئەندازیار. دندان پزشک. دندان پزشک واتە پزیشکی دان. کشاورز. کشاورز جانگوێگرن. کشاورز. کشاورز واتە جوتیار. پۆلیس. پۆلیس واتە پۆلیس. دواتر وشەی نوێ. نەجار. نەجار واتە دارتاش. پۆستچی. پۆستچی واتە پۆستەچی. خەبەرنگار. خەبەرنگار
پەیامنێر ئاشپەز ئاشپەز واتە چێشتلێنەر شێف. کارمەند کارمەند واتە فەرمانبەر. خەلەبان خەلەبان واتە فڕۆکەوان. پێنە سەر بەشی دووهەمی وانەکە وتمان کە لە کەسێک بپرسی ئیشت چییە ئەڵێی چی، شغل شما چییە؟ لە وەڵامدا ئەڵێی من دکتۆرم، من مهندسم، من کارێگەرم. ئەوە لێرە ڕوونکردنەوە ئەیە لەسەر ئیشەکان. بۆ نمونەڵێ چی؟ پزشک در بیمارستان یا مطب کار میکند. واتە پزیشک یان لە نەخۆشخانە یان لە نۆرینگە ئیشەکات. لێرە وشەی نوێ فێر بن. مەتەب واتە نۆرینگە. او بیماری را تشخیص می‌دهد و درمان می‌کند. ئەو نەخۆشی دیاری دەکات و چارەسەر دەکات. تشخیص می‌دهد واتە دیاری دەکات. بە بازاڕی ئەڵێن تشخیص میده. بیماری تشخیص میده. لە داهاتیەوە بڵێن دەرمان میکند، ئەڵێن دەرمان میکنه. باشە؟ دووەمەڵێ چی؟ آتشنشان در مرکز آتشنشانی کار میکند. ئاگرکوژێنەوە لە ناوەندی ئاگرکوژێنەوە ئیش دەکات. او مصدومان را نجات میدهد. او مصدومان را نجات میدهد. ئەو کەسە ئازار دیوەکان یاخود بریندارەکان ڕزگارەکات. مهندس نقشه یک ساختمان را طراحی میکند. ئەندازیار پلانی یاخود نەخشەی بینایەیەک دیزاینەکات. طراحی میکند واتە دیزاینەکات. بر ساخت آن نظارت میکند. واتە سەرپەرشتی دروستکردنیەکات. ساخت واتە دروستکردن. نظارت میکند یاخود نظارت میکنه بە بازاڕێکەی واتە سەرپەرشتیەکات، چاودێریەکات. دندانپزشک در مطب دندانپزشکی کار میکند. پزیشکی دان لە نۆرینگەی پزیشکی ددان ئیش دەکات. کشاورز در مزرعه کشاورزی میکند. جوتیار لە کێڵگە، مەزرعێ واتە کێڵگە چیەکات؟ کشت و کاڵەکات. باشە؟ پلیس کسانی را که قانون را رعایت نمی کنند جریمه می کند. پلیس ئەو کەسانەی کە پابەندی یاسا نابن سزایەت. نجار از چوب وسایل چوبی می سازد. دارتاش لە دار شتومەکە، ئەو شتومەکانی کە لە دارن دروست دەکات. میسازد بە کتێبەکێتی واتە دروست دەکات. میسازێ واتە دروست دەکات، ئەوەش بە بازاڕێکەیەتی. دواتر ئەڵێ چی؟ پۆستچی نامەها را به مقصد میرساند. پۆستەچی نامەکان ئەگەیەنێ بە شوێنی مەبەست. او در پستخانه اداره پست کار میکند. ئەو لە
پۆستە یاخود لە بەڕێوەبەرایەتی پۆست ئیش دەکات. خبرنگار حوادث و اخبار را گزارش می‌کند. پەیامنێر ڕووداوەکان و هەواڵەکان ڕائەگەیەنێ. کارمند در اداره کار می‌کند. کارمند در اداره کار می‌کنه بە شێوازی بازار. واتە فەرمانبەر لە دائیرە لە فەرمانگە کار دەکات. خلبان هواپیما را هدایت می‌کند. واتە فڕۆکەوان فڕۆکە هدایت دەکات یاخود ئەڕانێت یاخود ئەبات بەڕێوە و مسافران را به مقصد میرساند. واتە مسافرەکان گەشتیارەکان ڕێبوارەکان ئەگەیەنێ بە شوێنی مەبەست. باشە؟ ئەوانە لەبەر بکەن ئەو شانێ سەرەوە کە خوێنمان لەگەڵ شێواز و ڕوونکردنەوەی جۆری ئیشەکە بۆی بزانن کە هەر شتێک و هەر ئیشێک و ئیشی چییە و ناوی شوێنی ئیشکردنەکەی چییە. باشە؟ دواتر دێنە سەر ڕاهێنانەکان کە ئەڵێ ناوی هەر ئیشێک بنووسە. ئەمەیان بۆ پێداچوونەوەی خۆتان تکایە ناوی ئیشەکان بنووسن و هەڵ بدەن دەربڕینیشی بۆ بکەن. ڕاهێنانی دووەمی ئەڵێ چی؟ دەرواژێ درۆست خەت بکەشید. دۆرێ واژێ درۆست خەت بکەشید. دۆرێ واژێ واتە بە چواردەوری وشەکە. درۆست خەت بکەشید. دۆرێ واژێ درۆست خەت بکەشید واتە بە چواردەوری وشە ڕاستەکە هێڵ بکێشن. پزیشک لەکوێ ئیشەکات؟ نەخۆشەکان چارەسەرەکات؟ ئەو شوێنە. ئەوەکانی تریش خۆتان بە پێی ئەوانەی سەرەوە کە شیکارمان کرد وەڵامی بێنەوە. دواتر ڕاهێنانی سێیەم ئەڵێ جاهای خالی زیر را پڕ کنید. واتە شوێنە بەتاڵەکان یاخود بۆشایەکانی خوارەوە پڕ بکەنەوە. پۆلیس بر رعایت قانون نظارت می‌کند. پۆلیس سەرپەرشتی یاسا ئەکات. ئەوەکانی تر بە پێی فارسێکی خۆتان وەڵامی بێنەوە و هەر شتێکتان نەزانی ئەتوانن لە ڕێگەی کۆمنتی تەلەگرامەوە، لە ڕێگەی کۆمنتی یوتیوبەوە، لە ڕێگەی فەیسبووکەوە یاخود ئەو ناونیشانانی کە دام ناوە بۆتان لە خوارەوە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و بپرسن. چوارەم دەربارەی خۆتانە. ئیشەکەی تۆ چییە؟ لەکوێ ئیشەکەی و لەبارەی ئیشەکەی خۆتەوە چەندێ ڕێک بە فارسیە نووسی. ئەمە بەشی کارمان تەواو کرد. بۆ وانەی داهاتوو دێنە سەر سەفەر تکایە لەگەڵمان بەردەوام بن بۆ ئەوەی خێراتر و جوانتر فارسی فێر بن. بۆ هەر پرسیارێک لە کۆمنت لە تەلەگرام لەگەڵمان بەشدار بن و پرسیارەکانتان بکەن و وەڵامە دێنەوە. بە تایبەت لە تەلەگرامە بەشدار بن کە زۆر گرنگە چونکە ئێمە لەوێ وانەی جیاوازترمان هەیە و لەگەڵ وانەکانە شێوازی دەنگی بە ڤۆیس دادەنین. لینکەکانتان بۆ دانێم لە خوارەوە. تکایە بیریشتان نەچێت چەناڵی یوتیوبەکە سەبسکرایب بکەن و وانەکان بۆ هاوڕێکانتان بنێرن و پێشنیاریان بکەن. بە هیوای سوود بینن. کاتێکی خۆش.